اوا كونو كل سوريا تشد بت جرينترين او بيشاتين كنا ورجلات نافراستن او نافشاب طيب تجي دمكا غورانكاري شارو برزغريكو الوزي هنا برافكي واتشد في مجاري زرتر قال بريس ايفان وتشاروف شار زای کاروباری رجلات نوین کش موسکو دید گل مدا ورز ایوان قال لك سپاس کوین گل مدانه نمانا دستالداریا بشار اسد گورانکاریت نو سوری داده سنوردار کریبن یان جی دبتا قوناغه که یان جی بشه کشوان گورانکاریت نو رجلات نوراست برف قوناغه کدی وبچن سپاس بۆ میواندارتان با دەمێ بڵێن بەڵێ بێگومان دەتوانین بڵێن لە قۆناغی تازەی سووریا جارێ نازانین چی ڕوودەدات لە قۆناغی داهاتوو لەبارەی یەکێتی ئەو وڵاتە یاخود دابەشبوونی بۆ نمونە لە کۆکەوەی لە لیبیا ڕوویدا لە هەردوو کۆمەڵگاکەدا مای سەرنجەکە هەردووچیان هەردوو کۆمەڵگاکە لە یەک نزیکن بەڵام جیازێکیان هەیە لە سووریا بەداخەوە پێم وایە هەندێک مەترسی گەورە هەن لە وڵاتە روسيا سردما بشار هسه ام بحث بكين يعني حتى هيفا در بازبوش در رولاكاوية سركه هبويت يكالي كرنا برسيد برجاندية بشار هسه لي نوكا دي روسيا رولاوي تشبت باشاروجا سوريا دا و سردرياوي جي ديال تحرير الشام چوابت سپاس بۆ پرسیارە سەرەتا دەمێ بڵێم کە بەڕای من بەرژەوەندی رووسیا لە سووریا کەم بۆ تۆچکە بەهۆی ئەو ڕووداوانەی لەم ئاخیرە ڕوویاندا دەتوانین بڵێن گرنگترین شت بۆ رووسیا ئەویش سەلامەتی خۆیەتی بۆیە بەڵێ پێم وایە رووسیا هەوڵ دەدات تۆ پەیوەندی هەبێت لەگەڵ ئەو گروپانە و دەسەڵاتی تازەی سووریا و هەروەها ڕێکخراوەکانی لە رووسیا هەمان ئەو نمونەیە کە لە ئەفغانستان هەبوو بۆ نمونە دەتوانین بڵێن کە رووسیا هەوڵ دەدات پەیوەندی لەگەڵ وڵاتە دروست بکات هەروەها چاوەڕوانی پێشکەوتن لەو دۆخەوە ڕووبدا لەگەڵ دەسەڵاتدارانی سووریادا بۆیە من چاوەڕوان دەکەم رووسیا هەوڵ بدات لە دۆخە نوێیەکەدا خۆی بگونجێنێت وەکە هەف پەیمانیەکێ ژیان ژی نزیک بینەکێژی سەر سووریەت نێڤبەرە ئیران و رووسیا و ترکی هەبووە لە نوکەت بەرژاندیە ترکیە تایبەتیژی بابەتە کالیبیا چونکە ئەو پشتگیریە ئۆپۆزیسیۆنێ دکەت دیارە پەیوەندیت گەل بەڕێز ئیڤان بەچار و شارەزای کاروبارە ڕۆژهڵاتە ناوین ژ موسکۆی قوت بوو دەمێت بێت تایبەتیژی گری دایڤێ مژارێت گەلوانە گەل میێڤانên جدا جداش وان وڵاتên ku zêde nava Sûriyê da taybetî rawşir êdî ji nizîk vedbîne me behs bî berez îvan me besta min ew bûye ew nizîkbînat nêvbera İran Tirkî Rûsiyê piştî nemana Beşar Esed taybetî berjandiya Tirkiye ku yeklat bid berevkî veçet û Rûsiyê taybetî van şerên nava Sûriyê da kirîn qurbanî dane çi qazancek kir yan jî dê çi qazancekê bikir دیارە دیسا پرزگرێک چێبیە پرزگرێکێن تایبەتیژی پەیوەندیکردن یان ژین تەکنیکیل دەمێت بێت تایبەتیژی دیارە هاتە چارەسەرکردن ئەس بوارکم پرسیارە گەهشت فەرموو ئیڤان بەڵێ جۆم لە پرسیارەکە بوو هەندێک کێشەی تەکنیکی لێرە ڕوویدا دەتوانم بڵێم بەڵێ بێگومان رووسیا هەوڵ دەدا
هەماهەنگی لەگەڵ تورکیا و ئێراندا بکە بەڵام هەروەک دەبینی ئێران ئێستا لاوااسترە لە جاران بەهۆی ئەو گژیانەی کە لەگەڵ ئیسرائیل ڕوویدا بەڵام تورکیا تا دێت هێزی زیاتر دەکات بەهێزتر دەبێت بۆیە پێم وایە بە دڵنیاییەوە رووسیا هەوڵ دەدات کە هەمانجی لەگەڵاندا بکات بەڵام ئەو میکانیزمە جیاوازە لەگەڵەوەی ئەستانە چونکە بیکاریزی پێشوو هاوڵیدا بە شارەسەد ڕزگار بکات بەڵام لە ئێستادا دۆخەکە جیاوازە بەڵێ ڕەنگە رووسیا هەوڵ بدا هەماهەنگی بە شێوازێکی تر بکە لەگەڵ تورکیا بۆ نمونە لەگەڵ تەحریری شام بە هەمان شێوە لەگەڵ گروپەکانی تردا ئەوانەی کە لە سووریا چاڵاکن لەم ڕۆژانەدا کورد و بەشەکەی سەرەکە نۆڤ سووریدەوە کە پێکاتەوە بەشەکەی سەرەکەش جوان پرزگری کۆڵوزیۆ بیا شەر کرینە دژی وێدا سەڵاتێ پاشە ڕوژێ دەهین ڕاوشە کووردا چاوت بینن یعنی دێ ڕەوشوەکە بەرێ سەردەما بەشار ئەسەد بە دێ سەردەما نوکە دیسە پرزگری کۆڵوزی هەبن یانژی بەرەف باشتر بین و هەرێمەکە بەچێت دوایین ڕوودا و لەگەڵ بەشارە سەددا کاتێکە سەرۆکی رووسیا بوو بۆ کوردەکان باش نەبوو دەبینین کە بەشارە سەد تەنانەت هاوڵی نەدا لەگەڵ هەسەدەش ڕێک بکەوێت لەگەڵ هێزەکانی دیموکراتی سووریا ڕێک بکەوێت بۆیە ئەوانی تریش دەسەڵاتیان گرتە دەست لە سووریا بۆیە دەتوانم ئەوە بڵێم کە لە ئێستادا قەیرانەکانی سووریا هەندێک ئاڵنگاریان دروست کردەوە و هەندێکیان هیوان هەیە کە دەبینین کە تورکیاش لەولاوە لەگەڵ SDFدا لەو ناوچانە لەگەڵ حزبە کوردیەکان پارتە کوردیەکان هێزەکانی تورکیا لە سووریا سوپای سووریاش ڕەنگە هەوڵ بدەن هێرش بکەنە سەر کوردەکان بۆیە کێشەی کورد قەیرانی کورد لە ڕێگای بیانێت لە ڕێگای سەربازیەوە باشە یعنی ئەvە بەشە کوردان لێ گشتیژی سووریە و پرزگرێک کۆڵوزیا هەبینە هەر کەسی ئالیەکی نەتەوەکی گەلێکی مۆفەخوو وەرنەتگرتن تایبەتیژی ژبەر هەندێک ئەس بژم مەسەلەن سووریا پارچە پارچەت بت یانژی دێ سووریەکە هەفگرتی بت پاشە ڕۆژێدا ئەگەر هەفگرتی بت کی دێ کارت سووریەکە هەفگرتی ئاوا بکەت نافخوو یانژیش دەرڤە سووریا چەندی ساڵە دابش بووە بەڵێ چونکە هەروەک دەزانی ڕۆژاوا دیفاکتۆیە وڵاتێک نییە بەڵام دەتوانین بڵێن پێکاتەیەکی سەر بەخۆی ئێستا و سیاسەتی دەرەوەی هەیە و پەیوەندی لەگەڵ ئەمریکا هەیە بۆیە تۆ کە باسی دابشبوونی سووریا دەکەی بەڵێ من وای بۆ دەچم و ئەوەش دەکرێت ببینرێکە کۆمەڵاکە ئێستا دابش بۆ لە سووریا بەڵکو هەوڵێکیش دەدرێت بۆ یەخستنەوەی وڵاتەکە چونکە هەروەک دەزانی قەیرانەکانی سووریا سەرچاویان لە کۆمەڵێک کێشەوە گرتووە کە لە ناو کۆمەلگاکەدا هەبووە گەلەک سپاس بڵێم
قال لك سپاس برای سیوان بچارو شرازای کاربان رجلات نوین جموس کوین گل مداون سپاس بوده